سلام علیکم کتابانی بەڕێز ئەوە ڕێکۆردێکی نوێ و بابەتێکی نوێ لە ڕێزمانی کوردی پۆلی ویلارەتی ئەویش بابەتی هاوڵناوی پرسە. هاوڵناوی پرس بابەتێکی تۆزێک وردە تێکەی لەوێ لەوانێت هەندێک شت دەبۆت و نوێ بیتن. بابێ بزانین چی تێدایە. هاوڵناوی پرس لە پێناسەکەی دەڵێ وشەیەکی پرسە. وەسفی ناوێک دەکات و دەبێتە دیارخەری ناویان تاواکەری کاری ناتەواو بەڵام لە شێوەی پرسدا لە شێوەی پرسیاریدا یانی چ یانی وشەیەکە یان ئەوە تا وەسفی ناوێک لەبۆ دەکاتن باشە یانی شێوەتە تاواکەری کاری ناتەواو ئەو وشانێک کە دەبن بە هاوڵناوی پرس ئەو وشانە تەمەشا کامە کیهان کام کیژان کیش طبعا ئەوانە هەر هەمیان هەمان واتانەیە هەر هەمیان بە واتای کامە دێ چەند و چقاس هەردووچیان یەک واتایان هەیە چۆن چاوە هەروەها چەوان کو چلۆن ئەوانەش هەر هەمویان یەک واتان هەیە هەموو واتای چۆن دێ چ لەگەڵ یەک ئەو پێکەوە لەگەڵ چاک لەگەڵ چیە هونێڵێ چ قوتابیەک چ شارێ ئەوانە هەر هەموو دەبن بە هاوڵناوی پرس بابێن لە ڕستەدا بەکاریان بێنێ بۆ نمونە ئەمە دەڵێن کراسێکی چۆنت کڕی وشەی چۆنمان هەیە چۆن باشە چۆن لەو پرسکردن بەکار نایە بەڵێ بۆ پرسکردن بەکار باش لێ امتحانە دێتەوە دەڵێ وشەی چۆن چییە تەماشای پێ مادەم لێرەدا وەسفی کراس لە بۆ دەکات دەڵێ کراسێکی چۆن باشە کراسەکە چۆنەواتە مادەم وەسفی ناوی کراسی کردیە هەر شتێک وەسفی ناوی کرد دەبیتە هاوڵناو کەواتە چۆن لێرە بریتێ لە چی بریتێ لە هاوڵناوی پرس چونکە وەسفی ناوێکی کردو هەروە ئەرکەکەشی دیارخەرە ئەو جارە دەڵێ چەند گوڵت بۆ بێنم باش وشەی پرسی چەندمان هەیە ئەوە زانین وشەشی پرسە چەند پرسیاری بۆ پرسیارکردن بەکاردێ باش ئەو چەندە پرسیار لە چ دەکاتن لە کارەکەی دەکات کە لە چاوجی هێنان و هاتیە نەخێت هەی پرسیار دەستەکە پرسیار لە گوڵی دەکات گوڵ چەند گوڵ باشە گوڵ ناو نییە بەرێوەڵە گوڵ ناوە فرلۆشی دیکە نەڕوە گوڵ ناوە مادەم ئەو چەندە وەسفی ناوی کردووە هەروە باسی ناو دەکاتن ئەو چەندە دەبیتە هاوڵناوی پرس هەروە ئەرشی دیارخەرە نمونەشی دیکە فراڤینەکە چاوە چاوە فراڤینەکە چاوە فراڤین باشە فراڤین ناو نییە بەڵێ کەواتە چاوە وەسفی فراڤینی کردێ یەکەو سەر چاوە دەبیتە هاوڵناوی پرس ئەرچیشی دیارخەرە باشە فراڤین خواردنی نیوەڕۆ فراڤین واتە خواردنی نیوەڕۆ تێبینیمان هەیە دەربارەی هاوڵناوی پرس تەماشای بکە ئەو تێبینیانە هەندێک جارە پرسیاری لێ هاتۆتەوە بەڵام بیزانی خراپ نییە تێبین یەکەم درێ ئەگەر هاوڵناوی پرس لە پێش ناو هات باشە ئەوە پێویستی بە ئامڕای زدانەپاڵی یی لەگەڵ زوێنی درێژ نابێتن باشە ئەگەر هاتوو هاوڵناوی پرسەکان ئەوانی باسمان کردن کەوتنە پێشی ناو ئەو کاتێت و پێویست ناکە ئەمڕای زدانەپاڵی لە بۆ دانێ بۆ نمونە تە چەند پارە هەیە چەند پارە باش لێرە هاوڵنا کۆتە پێشناویان ناوەکە کەوتە پێش هاوڵناوی مامۆستا هاوڵناوەکە هاتیە ئەو جە ناوەکە هاتیە باشە مادەم هاوڵناوەکە هاتیە ئەو جە ناو هاتیە لەو بینەی ئەو بینە پێویست ناکە ئامراز دانەپاڵی یی یاخود زوێنی درێژ دا بنێ بۆچی چونکە هاوڵنا کەوتە پێشناوی نمونەشی دیکە کام سوار گەیشتە جێ کام سوار باسی سواری دەکات کەواتە کام هاوڵناوی پرسە باشە هاوڵناو پرسەکە پێشی ناوەکەی هاتیان ناو پێشی هاوڵناو هاتووە مامۆستا ئەوە چییە قسان کام هاوڵناوی پرسە پێشی ناوەکەی هاتیە ئەوەش ناو مادەم پێشی ناو هاتیە لەو نێوانەی پێویست ناکە ئامڕازی دانەپاڵی یی بزوێنی درێژ دا بنێ تەمام دەست باش ئەو زارە دەڵێ چ ئەسپێکە ڕەسەنە دیسان چ ئەسپێک یەکی لەگەڵا باشە لێ تێکەڵاو نەبی چ بە تەنێ بیتن دەبتا جێنای پرس بەس ئەوە یەکی لەگەڵ یەک باشە چ یەک پێکەوە
دەبی بە هاوڵناوی پرس ئەها لە یەکەم هاتی مادەم یەکەم هاتیە پێویست ناکە لەو نێوانەی ئەمرازی دانەپاڵی هی لەگەڵ بزوێنی درێژ دا بنێن ئەوە زانیمان ئەگەر هاوڵناوەکە بکەوێتە پێشی ناوی ئەدەگەر بە پێچەوە نەبوو یعنی ناو کەوتە پێش هاوڵناوی ناوەکات ئەو جە هاوڵناوەکە هات دەڵێن ئەگەر هاوڵناوی پرس لە دوای ناو هات پێویستی بە ئامڕازی دانەپاڵی هی لەگەڵ بزوێنی درێژ دەبێت تەماشاکە هاوڕێ چۆنت هەیە هاوڕێ چۆنت هەیە هاوڕێ ئەوە ناوە چۆنیش ئەوە هاوڵناوە لەبەر وەسفی ناوەکەی کردووە باش ناوەکە هاتیە یەکەم زاریان هاوڵناوەکە هاتیە مامۆستا یەکەم زار ناو هاتیە ئەو جە هاوڵناو هاتیە باش مادەم یەکەم زار ناو هاتیە ئەو جە هاوڵناو هاتیە هاوڵناوی پرس لە نێوانیان ئامرازی دانەپاڵی ئی دادنێکەواتە ئەوی یە بریتێ لە چ بریتێ لە ئامرازی دانەپاڵ ئەوە ڕستە ڕستەشی دیکە هوێی لە گۆڤەندەکە چاوە پشکدار بوون باشە هوین لە گۆڤەندەکە چاوە گۆڤەند واتە شایی باشە شایی و ئاهەنگ چاوە گۆڤەندەکە چاوە یەکەم سەر چاوە وەسفی ناوی کردێ مادەم وەسفی ناوی کردیە چاوە دەبیتە هاوڵناوی پرس هەروەها گۆڤەند ناوە ناو پێشی هاوڵناو هاتێوە نییە بەڵێ یەکەوسە لە نێوانیان ئامرازی دانەپاڵی بزوێن درێژماندانە مامۆستا لەو لاییماندانە لەو لێرە بزوێن درێژماندانە کاچی خۆن ئامرازی دانەپاڵی هی لە بۆ زاری کرمانجی خوارە لە بۆ سۆرانیە ئامرازی دانەپاڵی بزوێنی درێژ لە بۆ زاری کرمانجی سەر بۆ خەڵاس و براوە تێبنێشی دیکە تازەش باسمان کرد ئەو شانەی دەبنە هاوڵناوی پرس ئەمانە کامە کیهان کام کیژان کیش گوتمان ئەوانش هەر هەمویان بە واتای کامە دێ هەروەها چەند و قاس پێکەوە واتای چەند دەدەن ئەوەش هەمان واتان هەیە وشەکانی چۆن چاوە چاوان کو چلۆن هەر هەمویان بە واتای چۆن دێ باشە هەرمە یەک واتان هەیە بەڵام شێوە زارە ئەوانش چیەک ئاگ لەگەڵ چیە هەر هەمویان هەمان واتایان هەیە ئەو شانە چنە ئەو شانە هەر هەموو پێیان دەوترێ هاوڵناوی پرس باشە وەسفی ناوێک دەکەن یا دەبنە تەواوکەری کاری نەتەواو لە ڕستەدا تێبینی تا هاوڵناوی پرس چەند ئەرکی هەیە تەماشا لە پرسیار دێتەوە نەرێ ئایا هاوڵناوی پرس چەند ئەرکی هەیە هاوڵناوی پرس دوو ئەرکی هەیە دوو ئەرک چوسیە ئەرکی یەکەم دیارخەرە ئەرکی دوم تەواوکەری کاری ناتەواوە گوتمان دیارخەر چیە گوتمان دیارخەر یعنی ئەتوو وشەکت هەیە لە پاش وشەکەی ئامراز دانەپاڵی یانیش بزوێنی درێژت هەیە هەندێک جارە بزوێنی کورتشە بەڵام لۆتو بزوێنی کورتەکەمان نییە جارێکدا بابەتی تو باشە لە بابەتی کۆتایی ئینشاڵڵا باس دەکەین لە پاش یەکەم بزوێنی درێژەکەی دیسانەوە وشەشی دیکەت هەیە باش ئەو وشەی لە یەکەم دێ ئەوە دیار خراوە دیار خراوە ئەوەی دیکە دەبتە ئامرازی دانەپاڵ وشەکەی دوای ئامراز دانەپاڵەکە ئەرشی دەبێتە دیار خەر تەمام یعنی ئێستا دیارخراوە ئامراز دانەپاڵ دیارخەر باشە ئەمیشمان بە چیشمان بە دیارخەرێک دیارخەر دەکەوێتە دوای ئامرازی دانەپاڵ بابن نمونە لە وەرگرین دەڵێ کراسێکی چۆنت کڕی ئەرچی هاوڵناوی پرس چییە کانی هاوڵناوی پرس ئەوە چۆن ئەوە چۆنم دیتەوە چی لە پێشاتیە هی کەواتە چۆن هاوڵناوی پرسە و ئەرچی دیارخەری ناوە ئەگەر عەکسی کەینەوە بڵێن ئاگاش لەو حاڵەتەی هەبی نەوەک بێتەوە گوتمان ئەگەر بڵێن چۆن کراسێکت کڕی باشە چمان کرد چۆنمان هینا جێ کراسێک کراسێکمان هینا جێ چۆنی پاشە پێشمان پێ کرد باشە دەڵێ ئایا چۆن ئەرکی چییە چۆن دیسانەوە ئەرچی دەبێتە دیارخەر لەبەر چی لەبەر ئەوەی وەسفی ناوی کراسەکە دەکاتن باشە تاڵش بە تێبینی باسمان گوتمان ئەگەر کەوتە دوای ناو ئیسم ئامراز دانەپاڵ دەبێت ئەرچی دیارخەر
بەڵام ئەگەر کەوتە پێش ناو هاوڵناو پرسەکە پێویست بە ئەمڕای زانەپەڵ نابێت و هەروەها ئەرچی دیارخەرە ئەوەشمان زانی. ئێستاکانە بینە سەر ئەرکی دووەم. ئەرکی دووەم بریتێ لە تەواوکەری کاری ناتەواو. گوتمان لە ڕستەی ئا بوو لەگەڵ دەبێت. گوتمان ئەگەر ئەوانەمان هەبوو ئەو شێ لە یەکەم دێ ئەرچی نیهادا ئەو شێ پێشی کاری ناتەواوەکە دێ دەبتە تەواوکەری کاری ناتەواو. ئێستا بوومان هەیە چی لە پێشاتێت چۆن هاوڵنای پرسە تەواوکەری کاری ناتەواوە. تێبینی پرسیاری لێ هاتۆتەوە هاوڵناوە پرسەکانی کام کامە کیژان کیها کیهان. بۆچی بەکاردێن؟ ئەو بۆچی بەکارهێنان گرنگە بۆ جیاکردنەوەی کەسێک یان شتێکە لە ناو کۆمەڵە کەسێک یان شتێک. یعنی ئەتوو کۆمەڵە کەسێکت هەیە کۆمەڵە شتێکت هەیە بۆ ئەوەی جیای بکەیتەوە لەناو ئەو شتە یاخود ئەو کەسە جیای بکەیت لەناو ئەو کۆمەڵە کەسیان و کۆمەڵە شتە ئەو کاتی هاوڵناو پرسەکانی کام کامە کیژان کیها کیهان بەکار دەهێنیت. باشە بۆ نمونە تو دەڵێم کامە تاوی زیرەکە. چم بەکارهێنا کامە. باشە کامە قوتابی زیرەکە تەماشا ئەو کامێ لۆ چ بەکاربهێنایە لەو ڕستەی ئەم دەمەوێ ناوی کەسێک جیا بکەمەوە لە نێو هەموو قوتابیەکان. کامە قوتابی دێ ئەو قوتابێکە زیرەکە کەواتە کامە هاوڵنای پرسە بۆ جیاکردنەوەی کەسێک یان شتێک بەکاردێنێ ناو کۆمەڵە کەسێک یان شتێکی دیکە. ئەوە یەک. دووهەمینیان هاوڵناوە پرسەکانی چەند و قاس. ئەوە دوو. لۆ چ بەکاردێ بۆ پرسیل لە ژمارە بەکاردێ. بۆ نمونە ئەمن دەڵێم چەند تابی لەوانەکە دەرچوو. کانی وشەی پرس ئەو وشەی پرسی چەندمان هەیە. ئەو چەندە لۆ چ بەکاردێ بۆ ژمارە بەکاردێ. چەند قوتابی داوای ژمارەکەی دەکەم کەواتە چەند چییە؟ چەند هاوڵنای پرسە ئەرکەی دیارکەرە بۆ پرسیل لە ژمارە بەکار دێتێ. ئەوە هەموو بابەتی هاوڵنای پرس بوو. لێرەدا هاتینە کۆتایی بابەتی هاوڵنای پرس. تا ڕێکۆردێکی تر و وانەیەکی تر هەر شاد و سەرفراز بن. سەلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکات.